نەک هەر لە هاتنی داعشەوە بەڵکو لەسەر هەڵدانی بیری توندڕەوی ئاینیەوە. بەنگایەکێ لە پرسیارە گرنگەکان ئەوە بوو بێت چۆن بتوانرێت سەرکردە ئاینیەکان بکرێنە بەشێک لە بەرەنگاربوونەوەی دیاردەی توندڕەوی و تیرۆریزم لە جیهاندا. کۆنتڕۆڵکردنی مزگەوت لە سەلەفی جیادیەکانەوە و گواستنەوەی بۆ دەستی ئیخوان و حەماسیەکان لەو باوەڕەدانیم ئەوە پێشکەوتن بێت. هەندێک خەڵک پیان وابوو ئەوە سەرکەوتنێکی زۆر باش بوو. من باوەڕم وایە باشترین سیاست ئەوەیە کاتێک جیاتیکردنی تیرۆر پەیڕۆ دەکرێت لە ڕووی فکرەوە یارمەتی دەربێت بۆ ئەوەی کۆمەلگا لە یەکتر نزیک بکاتەوە، بەڵام ئەوە پەیڕۆ نەکراوە بۆ دیهێنانی کۆمەلگایەک لەسەر بنچینی ڕزگرتن لە بیر و باوەڕی جیاواز و ڕێزگرتن لە یەکدی. ئەوەی لە عێراق و سووریا ڕوویدا هاتنی داعش و تا ڕادەیەک لە ناوبردنیان لە ڕووی سەربازیەوە. ئایا کۆتایی هێنان بە فکرێکی جیهادی سەلەفیش دەگەیەنێت؟ زۆربەی ئەو کارانەی کە کراون بۆ بنبڕکردنی توندڕەوی ئاینی لەسەر ئەو بنچینەیە بووە کە ڕۆڵی چالاکوانانی ڕێکخراوانی مەدەنی لە وڵاتانی دنیا بە ئەمریکاشەوە لە بەرچاو گیراوە. ئەوانە لە گۆڕەپانی شەڕەکان بەشداری بەرچاو و ڕۆڵی کاریگەریان گێڕا و بەرپرسیارەتیشی سەرەکیان هەیە بۆ ئەوەی لەوە بگەن کە توندڕەوی ئاینی و زەبروزەنجی توندڕەوەکان بەچی گەیشتووە. ئیشکردن لەگەڵ حکومەت و ناوەندەکانی بنبڕکردنی تیرۆریزم پێویست دەکات حکومەت و کۆمەلگا پێکەوە ڕوبەڕووی ببنەوە. لە ناوبردنی توندڕەوی ئاینی وەک لێرە باسەکرا بووەتە دارێک بەدەست زۆرێک لە دەسەڵاتە نادیموکراتیەکانەوە. لەژێر ئەو ناوەدا بەرەنگاربوونەوەی تیرۆر، کۆتوبەندکردنی سیاسی و ئاینی و کولتوری و ئەتنی لێکەوتوتەوە. یەکێک لە خاڵە هاوبەشەکانی نێوان ئاین و بەرنامەی بەگشتدا چوونەوەی توندڕەوی، حکوومەت ڕۆڵێکی کاریگەری جێراوە بۆ زیادکردنی یاسا و ڕێساکان لە دژی دین بە بیانۆی شەڕی تێرۆریزم. نمونەش زۆرە بە پێچەوانەی ئەو بەرنامانەوە کار کراوە، جیاکاری لە نێوان کەمایەتیە ئاینی و ئەتنیکیەکان کراوە. ئەگەر یەکێک لە ڕێگاکانی لە ناوبردنی بیری توندڕەوی پێکەوە کارکردنی حکومەت و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و سەرکردە ئاینیەکان بێت، ئایا لە وڵاتانەی ئەو توندڕەویانە سەر هەڵەدات شتێک هەیە بە ناوی پێکەوە کارکردن؟ یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.